خۆپیشاندانی هاوڵاتیان و مانگرتن و بایکۆتکردنی دەوام لەلایەن مامۆستایان و فەرمانبەرانەوە لە شاری سلەیمانی بەردەوامی هەیە و لە ئەنجامی پێکدادانی خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکانیش ژمارەی قوربانیەکانیش ڕووی لە زیادبوون کردووە. جەنابی بەرزانی، من وەکو کوردێک وەکو ئەم هەموو کوردەی سلێمانی لەلایەن خۆمەوە بە دەنگی خۆمەوە دەڵێم باوکو و برا و خزم و کەس و کاری من معاشی نییە، دنیا وەک جەنابەت نییە، دەوڵەمەند نین، دنیا وەکو جەنابەت نییە. سەرەتای خۆپیشاندانەکان لە سنووری پارێزگای سلەیمانی دەگەڕێتەوە بۆ دەڕۆژ لەمەوبەر بەهۆی پێنەدانی موچەی 4 مانگە و لە ئێستاشدا ڕۆژانە بۆ ماوەی 3 کاتژمێر لەبەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلەیمانی کۆ دەبنەوە. ئەم خۆپیشاندانی کە چەند ڕۆژە لە شاری سلێمانی دەست پێ کردو لە بەردەمی وەزارەتی لە بەردەمی پەروەردەی سلێمانیە دژی نەبوونی ئاو و کارەبا و غاز و هەموو پێویستیەکانی ترەکە هیچی دابین نەکراوە لە شاری سلێمانی. مامۆستا گەشتێتەوە حەدە لە ڕێزما بۆیان کە هەمووی مستیلە و بازن و ئاڵتونەکانی خۆیان نەفرۆشن، هیچ شتێ نییە کە ئێمە لە سەرکانی نەوتەژین، لە نەوتمان هەیە، نەغازمان هەیە، نەموچەمان هەیە، بە 3 مانجارێ موچەیەن تاسیری کردوتە سەر بازار. لە ڕۆژی پێنجشەممەی ڕابردووە لە ساتی دەستپێکردنی نۆیەم کۆبوونەوەی پێنجخۆڵی لە هۆتێل شاری جوان لە شاری سلەیمانی لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە نێوان 5 لایەنە سیاسیەکەدا ژمارەیەک هاوڵاتی لەبەردەم هۆتێلەکە کۆبوونەوە داوایان کرد لایەنە سیاسیەکان کۆتایی بە کۆبوونەوە پێنجخۆڵیەکان بهێنن و پرسی سەرۆکایەتی هەرێم و قەیرانەکانی تر لە هەرێم کوردستان چارەسەر بکەن. دەستخۆشی خەڵکاکەم و داواکارم و خەڵکی کە لە ماڵی شوودانیشتون و ڕۆژانە بینین دەنگی ناڕەزایی ڕوو لە زیادبوونە، بەڵام ئێستا لە ماڵەوەن و